چەند جارێکمان لە دکتۆری بەڕێز دەکەین سەرەتا یەکەم پرسیار دکتۆرجان بەڵێ دکتۆرجان تقریباً 4 ساڵ 5 ساڵەکەدان پێشاوە بڵێت کاک ساڵاوتم بە هیچ جۆرێ باسی نەخۆشی تایبەتی خۆتان مەکەن بەڕاستی لادانە پێم وتن نەجات محمود لە چەمچەماڵ تکایە ئەەکەم ئەم جارش بەردەوەی کە نەجات قسە بکات باسی نەخۆشەکانی خۆتان مەکەن ئێمە بەگشتی قسەکەی نەجات محمود لە چەمچەماڵ کاتۆ باش وەڵێ فەرموو باش کار پشتیوانیان بە خێراتنی دکتۆری هەرچەکان گیانەکە من ئەمێ لەسەر و پەیوەندی پێشوە قسە بکەم کە ئەڵێ ڕێنمایی ناکرێت و کۆمەڵێش دیواڵێ هونەرمەندیش ئەرکێکی پیرۆزی خۆی هەیە کە خزمەت بە میلەت و بە هونەرەکەی ئەکات و ئەگەر لێگەڕێ ئێمە وەڵامان هەیە هەر لە بەرنامە مناڵانەکانەوە هەتاکو بەرنامەی تەندروستیەکان من پێم وابێت ڕیکلامی باش دەکرێت بۆ ئەوانە کەوا بۆ دانشتن و بۆ کۆمەڵێ نەخۆشی ئێمە یەکمان لەوانەوە سوود وەرەگرین بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک نەجات ڕێز دکتۆرە گەڕێمەوە لای بەڕێزت کاکە سەدیق ئەو بەڕێزش ویستی وەڵامی بداتەوە بەس بەڕاستی منیش سەرنجم هەیە ڕەنگە چەندێک گرنگی زیاتر بدەین باشترە بەڵام ئەم بابەتانە زۆرتر لە تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکان زیاتر باسی لێوەکرێ گەر ئەو لە دەرەوەی بەڕێزی لە سەتەلایتەکان نەیبینی بێ هەرچەند هەر گرنگە لە کورسات کلیپی مناڵانی شێت تایبەت بە ڕەچاوکردن دەمبودان و پاراستنیان ئەگەر کاک پشتیان بۆ بۆی قسەشی زیاتر لەسەر ئەو قسانەی کاک سەدیق بکەمەوە دوجار گەڕەمە سەر مەسەلەکەی سۆلافخان و گرنگی پەروەردە بە مەسەلەی تەندروستی ئێمە ئەگەر ئەو لە دەریشەواژی من مانگی جارێک لە بەرنامەم کاتتان باش لەسەر داواکاری ئەوان مانگی جارێک دەچم و قسە لەسەر بابەتێکی پەیوەندیدار دەکەم بە نۆشداری دەمودان و تا پێسە 3 جاریش چووم بۆ زانیاری ژاری یەکەم تایبەت بەس لەسەر مەسەلەی جۆرەکانی هەوێری ددان و زانستیانە پاراستنی ددانەکان ئەوە لە سەتەلایتی گەلی کوردستان بەرنامەیەم کاتتان باش ئێمە لەگەڵ کورسات لەگەڵ کاک سەمەد کە ئامادەکاری بەرنامەی ڕۆژێکی نوێیە تەنسیقمان کردووە کە ماوەی 2 هەفتە جارێک بەلای کە ماوە 2 هەفتە جارێک لە بەرنامەکەیدا پزیشکێکی ددان بانگشت بکرێت و چاوەڕی وەڵامی ئەوانین لە ڕادیۆی جەماوەر بەلای کە ماوەمانگی 2 جار کە ڕادیۆشی بڵێن سەتەلایتیە لە چەند کەناڵێکەوە تانەوێت لە زۆری کەناڵەکان هەمانە و دەرگاشمان کراوەتە بۆ هەر کەناڵێک کە دەوێت پزیشکی دام پسپۆری بانگشت بکات قسەکردن لەسەر مەسەلەکەی سۆلافخان دەگەڕێمەوە وتمان 6 مامۆستامان هەیە لە سلێمانی کە وانەمان پێوتونەتەوە بۆ زانیاری ئێوەش هەموو پزیشکانی کە کاریان کردووە لە بوارەدا خۆبەخشانە کاریان کردووە لە هەموو بوارەکانی پزیشکی دابوون سندیکای پزیشکانی ددانی کوردستان کاری ئامادەکار و بەڕێوەستەکانەوەی کە خولەکانیان بینی و چی ئەکەن لە قوتابخانەکان 3 ئەرکیان هەیە ئەرکێکەکەیمان بریتە لە ئەو منهەجێکی خوێندویانە دەیگەڕۆنە بۆ قوتابەکانی خوان بۆ نمونە ئێمە بۆ هەر مامۆستایەک مۆدلێکمان کڕیوە مۆدلی ددان لەگەڵ فڵچەیەەکە بۆی کە چۆ یەکەم شت فێری بکە منداڵەکان چۆن ددانەکانیان دەشۆن چۆن پارێزگەری دەموددانەکانیان دەکەن ئەرکی دۆمیان بریتە لە ڕەچاوکردنی خاوێنی قوتابخانە بە گشتی و تاوالەتەکان بە تایبەتی چکە بەداخەوە تاوالێت و دەشۆرەکان لە قوتابخانەکان ئێمەدا یەکەم سەرچاو و باشترین سەرچاوان بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکان ئەو ئەرکی دۆمیانە ئەرکی سێمیان بریتە لە نووسینەوە و تایبکردنی چەند ڕێنماییەک بۆ دایک و باوشی مناڵەکان وەناردی بە منداڵەکان بۆ دایک و باوکیان واروەها لە کاتی کۆبنەوەی دایکان و باوکاندا بانگشت دەکرین ئێمە کە قسە بۆ دایک و باوکەکان دەکەین بۆ زانیاری بەڕێزی شت لە 3 قوتابخانی بنەڕەتی سلێمانیدا ئەو کارە کراوە و کارەکەش بەردەوام دەکرێت لە هەر قوتابخانێک لەو 6 قوتابخانە بانگ بکەین ئێمە دەچین و ئامادەین قسە بۆ دکتۆر شتێکی پێشتر بە خێرایی باسێکت کرد مەسەلەی ڕێکردنەوەی دانەکان و تەقویمی کە دای ئەنێن دیارە ماوەی چەند ساڵێکە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و لە بازاڕ و شوێنە گشتیەکانە بینیت پیاوان و خانمان ئەو مینە لە دەمیانە هەیە تا ڕادەیەک چاودێکەری پێوە دیارن یاخود ئەوانی کە ئەمە ئەکەن بەڕاست پێویستیانەوە بێم چارەسەریان بۆ بکرێت ئەوەی کە بڕیار ئەدات کە بەڕاستیم کەسانە پێویستیانە یەکەم بڕیار و دوا بڕیار لای پزیشکی ددانە کە بڕیاری لەدات پزیشکی ددانی گشتی دەتوانێت بڕیاری لێ بدات پاشەوە ڕەوانی پزیشکیدان پسپۆری دەکات
ئاگاداری هەموو بینەرانی بیستەرانیش دەکەم کە کاری ڕێکردنەوەی ددانەکان پڕمەترسیترین کارە لە بواری پزیشکی دداندا. ئەگەر تۆ هەر چارەسەرێکی تەنها زەرەر ڕێک ددام بکەوێت لە کاری ڕێکردنەوەی ددانەکاندا زەرەر لە هەموو ددانەکان دەکەوێت. من ئێستا حاڵی حەزر نەخۆشی خۆم هەیە کە بڵێن لە نەخۆشخانەی پیرەمێرد کە ددانەکانی تووشی لەقبوونی ددانەکان بوون بەهۆی خراپی دانانی تەلی ڕێکردنەوەی ددانەوە. تکا دەکەم هەر حالەتێک کە زۆر پێویستی نییە و پزیشک زۆر جەخت لەسەرەوە ناکاتەوە کە بیکات بانەی کات تکایە، چونکە هەم زەرەر لە ددانەکان دەکەوێت هەم زەرەر لە پووکەکان دەکەوێت. دووبارەی دەکەمەوە پڕمەترسیترین چارەسەر لە بواری پزیشکی ددانە ڕێکردنەوەی ددانەکانە. لەبەرەوە هەر نەخۆشیێکە پسپۆری ڕێکردنەوە بە تایبەتی پێی ناڵە بیکە تکایە بانێکات، بەڵام زۆر حالەتیشدا پێویستە ئەوش حالەتی خۆی هەیە و پزیشک دیاری دەکات. بەڵێ دیارە شتێکی تر هەیە کە چێتە بواری جوانکاریەوە لە زۆربەی وڵاتانی دنیا بە وڵاتەکەی ئێمە شۆتەنگە تا ڕازێک لای ئێمە نوێ بێت لای خانمان شتێک دانانی مور و نقێم لەسەردا ئەمانە لە ڕووی تەندروستیەوە هیچ کاریگەریی خراپی ئەبێت لەسەر دەمودانوانە ئەوش دووبارە کێتە سەرنەوەی مەتریالەکەی کە دانێت دووبارە گەڕان سەر تەوەری بەرنامەکە پسپۆری جوانکاریمان نییە لە بواری پزیشکی داندا. بواری جوانکاری بوارێکی کۆکراوی هەموو بەشەکانی پزیشکی ددانە ئەوش دەکرێت لە بەرنامەی تایبەتدا بەس قسە لەسەر مەسەلەیە بکرێت. مەبەست ئەمە بێ کەسێک ینی پزیشکێک بۆی دەستنیشان بکات بێخۆمان، بەڵام ئەمان لە بازارەکان بە کەیفمان هەڵی بژێرن و بەکاری دێن و هەندێکمان هەیە لەزگەیە ئەوە کاتیە. بۆ نمونە حەز دەکات کە دەچێتە ئاهەنگێک بۆ نمونە کۆبوونەوەیەکی هەیە شتێکی لەوابەتانی هەیە دەتوانین بۆ چەند کاتژمێرێک داینێت و لای بەرێت ئەویش ئەگەر تەماشای پشتەوەی ئەوی نەبکەن هەموو ڕێنمای خۆی لەسەر ئەوە ئاساییە، بەڵام شتێک کە دابنرێت ماوەیەکی زۆر بێنێتەوە تەنها لە لای پزیشکی ددان دەکرێت. بەڵێ بەرنامەکە کاتێکی زۆر کەمی ماوە من و کاتەکەمە بەخشم بەڕێزت ئەگەر شتێکت هەیە بیکەیتە کۆتایی قسەکان و بۆی ماڵاوایی بکەین. سپاس بۆ ئێوە. من لێرەوە دەمەوێت بە هەموو بینەران و بیستەران و کەناڵەکانی ڕاگەاندن بڵێم کە دەرگای بەشی ڕاگەاندن لە سندیکای پزیشکانی ددانی کوردستان کراوەتەوە بۆ هەر بەڕێزێک کە دەوێت زانیاری لەسەر نەخۆشیەکان وەربگرێت و چۆنێتی ڕێنمایەکان وەربگرێت. دەرگامان کراوەتە بۆ کەناڵێکی ڕاگەاندن کە دەوێت پزیشکی ددان بەپێی پسپۆری بانگێش بکات بۆی کە بابەتیان لەسەر شتەکان قسە بکرێت و هەروەها تکات دەکەم لە خەڵک کە تەنها سەردانی پزیشکی ددان بکەن و بەلای کەمەوە 6 مانجارێکی سەردان بکەن بۆ پشکنین بە هیوای نۆشدارێکی باشمەوە. مەڵێ بە هیوای سەرکەوتن بۆ ئێوەش بە هیوای تەندروستێکی باشیش بۆ بینەران من جاریش کرد سوپاسی ئامادەبوون دەکەم هەر سەرکەوتوو بن. بینەرانی ئازی کورسات گوێگرانی خۆشەویستی ڕادیۆ دەنجی خاک بەم جۆرەش یاخود پرۆگرامی ئەمجارەی ڕادیۆ بینەران کۆتایی هات هەتا پرۆگرامێکی تر و بابەتێکی تری پەیوەندیدار بە ئێوەی بەڕێز و خۆشەویست من هەموو لایەکتان بە کامەرانی سپێرم خواتان لەگەڵ بێت.